جوتیارانی شارەزور و هەڵەبجە و هەورەمان بە ئامانجی گرنگیدانی زیاتر بە بەرهەمە ناوەخۆیەکان بەرهەمەکانی خۆیان بە تایبەتی هەناریان هێناوەتە هەولێر و دایانەوێت بە دانیشتوانی شارەکە بناسێنن لە چوارچێوەی فیستیڤاڵی بەرهەمی کوشتوکاڵی ناوەخۆیی دەیفرۆشنەوە هاوڵاتیان. بیرم لەوە کردووە من تقریبا 4-5 ساڵە زۆر ئەبینم باغداری کوردستان زۆر ڕەنجێکی ئەدا و بە فێڕۆ ئەڕوا حەزم کرد لێرەوە داوا بکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ کاک مەسرور بەرزانی بەڕێز با ئێمە چیدی بەرومی خۆمان بە هەند وەرگرین چکە وڵات بە کەرتی کوشتوکاڵە وڵاتە من دایمە کەرتی کوشتوکاڵم بە نەوتێکی سپی داوە لە قەڵم ئەو وڵاتی کە کەرتی کوشتوکاڵی سفر بێ وڵاتەکە سفرە جا لێرەوە داواکارم ئێمە خاوەنی گەنجێکی زیرەکین خاوەنی جوتیارێکی زیرەکین خاوەنی ئاو هەوایەکی باشین با ئێمە کەرتی کوشتوکاڵمان پێشتر بکەین ئەوە خۆتانە بینین ئەوە نەوتەکەمانە بەڵام من ئەڵم کەرتی کوشتوکاڵ زۆر نەوت باشتر. لە فیستیڤاڵەکەدا چەندین بەرهەمی داهێنراوی نایبی دەستی جوتیارانی کوردستان نمایش کرا. جوتیارانی بەشداربووش لە فیستیڤاڵەکە دەڵێن نمایشکردنی ئەو بەرهەمە کوشتوکاڵی خۆماڵیانە بۆ ئەوەیە بە بەرپرسان و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و وەزارەتی کوشتوکاڵ ڕابگەێنین کە جوتیارانی هەرێمی کوردستان خاوەنی بەرهەمی کوشتوکاڵی نایەبن بەڵام پێویستیان بە پشتیوانیە. ئەو گەڵاچە ئەو چایە کاگازات لە بامێ پەیوەندی کردووە بۆی کە کوردستان چای کوردستان دروست بێت نەک چایەک ئێمە لە نازانین لەسی دروست کراوە لە خۆڵە لە تۆزە هەموو شتێکی خراپتێچێت بەس ئەم چایەکی تایبەتە بە چای کوردستان کاکبەرەم کاگازات بە بەرهەمیێنەوە خەڵکمانەیە زۆر لە ئەوانەی ئەوروپای پێشکەوتوتر و زیرەکتر و زاناترە بەس پژگیریمان نییە. حکومەتی خۆمانە حەزمان لێ پژگیریمان بکا و دەعممان بکا و بازارمان بۆ دروستکا و نێڵی لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆدا بەرهەمانی دەوڵەتانی دەرودراوسێ داخلی کوردستانی بێ. ئەگەر پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانمان هەبێ بەڵێنی ئەوە دەدەین کە بەرهەمی بەشی ناوخۆمان و بەشی دەرەوەشمان دەبێت. بەهۆی بەرزی کوالێتی بەرهەمە کوشتوکاڵیە ناوەخۆیەکان بەراورد بە هی وڵاتانی دەرەوە ئێستا هاوڵاتیان خواستیان زیاتر لەسەر بەرهەمە خۆماڵیەکانە بەڵام هێشتان پێویستی بە بڵاوکردنەوەی هۆشیاری زیاترە لە نێوان هاو نیشتیمانیان. بەرهەمی خۆمان زۆر باشترە ئی خۆمان زۆر لە بیانی زۆر باشتر بەس ینی هەموو کات بەرهەمی خۆمان بەکردن خاستان هەنار ینی بەس هەنارێک نا هەموو زۆری شتان ئەو ساڵ زۆرمان هەنار کردوێت لەوانەیە 200 کیلۆمان کڕیوێ هەندێکمان کردوێتە سرکە هەندێکمان کردوێتە شەربەت هەموو خۆمانە بەرهەمی خۆمانە هەم پاک و خاوێنە هەم فرتوفێڵی تێ ناکرێت بەرهەمی خۆمانە گرنگی پێ بدرێت شتێکی خراپ نییە ینی دەستهات زیادە بێ کۆمەڵ شتی تایە من یەکەم جارە چای وابیم حەزم کرد تەماشایکەی ئەو چای کایبینی یەکەم جارە چای شتی وا ببینم سیر باینجانەکانی کە دوو نوع باینجانی هەیە میوەی بەهشت هەیە میوەی بەهشت هایسان نەمبینی و چییە بەجددیمە نازانم ئەو دروستی کردەوە مەفروزە گرنگی پێ بدرێت. هەرچەندە هەرێمی کوردستان بۆ کوشتوکاڵکردن زۆر گونجاوە و جوتیارانی کوردستانیش خاوەنی چەندین بەرهەمی کوشتوکاڵی نایەبن بەڵام تا ئێستا حکوومەت هەنگاوەکانی بۆ ناساندن و هەناردەکردنی بەرهەمەکانی جوتیارە دەستقڵی شاوەکانی کوردستان بۆ دەرەوە نەهاوێشتووە و نەیتوانیوە وەکو پێویستیش ڕێگری بکە لە هاوردەکردنی بەرهەمی بیانی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.